سڵاوتان لێبێ و شەوتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ کە ئێستا چارەنووسی خوێندکاران و جیلێک بەڕێگاوەیە کە دوێنێ ئەنجامەکان ڕاگەیەنرا کە تاقیکردنەوەی 12 ئامادەی کۆتایی هاتووە و بە جێگەی خۆشحاڵیەوە کە ژمارەیەکی زۆر کوڕ و کچی گەنجی ئەم وڵاتە توانیوان نمرەی باش بەدەست بێنن و لەسەر ئاستی هەرێمی کوردستان ببنە جێگەی دڵخۆشی و لە نێویشیاندا پشکی شێر لەو خوێندکارە سەرکەوتوانە بەر پارێزگای سلێمانی کەوتووە. لە پاڵ ئەمەشدا کۆمەڵێک خوێندکاری دیکە هەیە کە ڕەنگە لە ئاسی چاوەڕوانەکانی خۆیاندا نەبوو بێ نمرەکانیان و ئەنجامی تاقیکردنەوەکانیان. دوجار هەردوو بوارەکە هەر سەرکەوتنە بەشداریکردن بۆ خۆی لە قۆناغەکەدا بەشێکە لە سەرکەوتن گەیشتن بەو قۆناغە هەر بۆ خۆی بەشێکە لە سەرکەوتن. چۆن دەکرێت ئێمە بتوانین لەو پەڕی ناومێدی جارێکی دیکە ئەگەرچی ئەوەی کە بەدەستمان هێناوە جێگەی ئومێد نییە بەڵام بتوانین ئومێدی لە دروست بکەین و هەروەها چیش بکرێت بۆ ئەو خوێندکارانی کە پلەیەکی باڵا و بەرزیان هێناوە و پاڵپشتیان بکرێ بۆی لە ئایندەدا لە کاتی دەستپێکردنی خوێندنی باڵادا لە زانکۆکانی کوردستان ببنە نمونەیەکی باش و لە ئایندەدا ببنە پێشڕەوی ئەوانەی کە لە دوای خۆیانەوە دێنە ئەم قۆناغە. هەموو ئەم بابەتانە قسە هەڵدەگرن و گفتوگۆ هەڵدەکردن لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک شێرزاد حەسەن لە ستۆدیۆ لەگەڵما وەک نووسەر و سەرۆکی ڕێکخراوی ماڵی هاوکاران. بەخێر بیت، سپاس بۆ ئامادەبوون و لە ستۆدیۆکانیشمان لە کەلارەوە زۆر بەڕێز عەدالەت لەتیف بەڕێبەری پەروەردەی کەلار ئەویشمان لەگەڵا. سپاس کاک عەدالەت کە دەرفەتەدا ئەمشەو لە پانۆراما لەگەڵمان بیت و پێکەوە گفتوگۆ بکەین. کاک شێرزاد جارێکی تر بەخێر بی. سپاس دەکەم کە دێمەولات هەر بە ئەو پێشەکی کە باسم کردمەوێ دەست پێ بکەم. بینیمان کە دوێنێ ئەنجامەکان ڕاگەیەنرا جێگەی خۆشحاڵیە کە ژمارێکی زۆر خوێندکار بە نمرەی باش توانیوانە سەرکەوتوو بن و لە هەمان کاتدا دەشێ خەڵکانێکی شەبن کە نمرەکانیان بەدڵ نەبێت. پێم بڵێ بزانم چۆن دەکرێت ئێمە ئایندەی خۆمان لەسەر ئەو سەرکەوتانە بنیاد بنین کە ڕەنگە خۆمان پێشبینی نەکەین. بەڵێ سوپاس بۆ کورسات، سوپاس بۆ ئەو ئاوردانەوەیە لە خوێندکاران و لەنەوەکانی دواڕۆژ و لێرەوە بە ناوی خۆم و بە ناوی ڕێکخراوی ماڵی هاوکاران و بە ناوی هەموو ئەو خێرخوازانەی کە توانیوانە دەستی هاوکاری لە ڕابردووە بۆ خوێندکاران درێژ بکەن پیرۆزبایی لە هەنار و هەموو دەنکە هەنارەکانی ئەم وڵاتاکەم کە سەرکەوتنیان بەدەستهێناوە و سەرکەوتنەکانیش گرنگمانەوەیانە، گرنگ بەردەوامیانە، گرنگ هیوا بەخشیانە. هەنار نمونەیەکی ستەمدیدا یان نمونەیەکی جوانی دەنکە هەنارەکانی ئەم وڵاتەیە کە ئەکرێ بڵێن چەندین هەناری تر و چەندین دەنکە هەناری جوانی ترمان هەیە لەم وڵاتەیە. ئەمە یەکێکە لە نمونونەکان. من حەزەکەم لێرەوە بۆیە پیرۆزبایی تایبەت ئەەکەم و بۆیە هەنار بۆتە فیگەرێک لە فیگەرە جوانەکان چونکە خەڵکی یەکێکە لە گوندەکان گوندی قەشقا کە 101 ئەنفال کراوی هەیە و یەکێکە هەنار 4 مامی ئەنفالە و مامێکی شەهیدە و خاڵی ئەنفالە و ئەمە فیگەرێکی جوانە کە ئەم وڵاتە ئەکرێت ئێمە دەست بەرین بۆ نەوەکانی دواڕۆژ. نەوەکانی دواڕۆژ پشت ناچەمێنن لە بەردەم ئەو هەموو نائەدالەتیە، ئەو هەموو ناداتپەروەرەی کە ئەکرێ بڵێن لەم وڵاتەیە هەیە لە نەبوونی خزمەتگوزاری لە شارێکی وەکو چەمچەماڵە کە هەنار و هاوسیەکانی 15 ڕۆژ جارێ ئاویان دێتەوە و ئەکرێ ئەمەش بکرێ بە فیگەر و بۆ چەمچەماڵ و بۆ هەموو کوردستان ئاوڕێکی خزمەتگوزاری گشتی لە هەنارەکان و لە هەموو خەڵکی کوردستان بدرێتەوە و دووبارە لێر بەڵێ سەدان خوێندکار هەیە ڕەنگە ژیانی وەکو هەنار نمونەی سەدان نمونەمان هەیە لە هەنارەکانی ئێمە کە توانیویانە لە ڕابردووشە. بۆ نمونە خوای لێ خۆش بوو دکتۆر شێرکۆ بابان هەیە لە شاری چەمچەماڵ کە خوای لێ خۆش بوو لە ساڵی ڕابردووە وەفاتی کرد. منە لێرامێ بۆیە نمونەی دکتۆر شێرکۆت بۆیێنمەوە لە سناعە وەرگیرا بوو دکتۆر شێرکۆ بە زیرەکی وریایی خۆی چووە مەحەد ئەو کاتە لە مەحەدەوە چووە کولەی هەندەسە لە هەندەسەوە چووە فەڕەنسا دواتر لەوێ ئیشی لەسەر قولەی ئیڤڵ کرد دواتر بۆ یەکێ لەو زانایانی کورد کاتا ئێستش چەمچەماڵیەکان و هەموو کوردستان و هەولێر بە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سلاحەدینەوە شانازی بە دەستکەوتەکانی دکتۆر شێرکۆواکە کەواتە ئێمە لە ڕابردووە خەڵکی زۆر جوانمان هەبووە. ئێمە وەک ڕێکخراوی ماڵی هاوکاران من نمونەیەکت پێڵێم لە ساڵی ڕابردووە
ماڵێک لە گەڕێکی قادرکەرەمەکان کە خۆت ئەزانی ناوجەرگەی ئەنفال و ستەمدیدە و خوێن و برین و گرین لەو وڵات و لەو شارەیە تەسەورەکەی هەشت کەس لە یەک غورفەیەک و یەک هەیوانێکە ئەژیان ئێمە ڕێکخراوی ماڵی هاوکاران خانومان بۆ ئەوان و تا ئێستا 45 خانومان دروست کردووە لەوێ چوار خوێنکاریان لە 10 و 11 و 12 بۆ یەکێ لە خوێنکارەکان ئێستا لە کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیانە کە ئەبێتە پزیشک بۆ دوا ڕۆژ و یەکێکیان لە ئەندازیارە کە ئەم وڵاتە هەر ئەوە نیە بە پزیشک پێشکەوێ بەڵکو بە ئەندازیاری و بە فەلەک ناسی و بە جوگرافیا و بە ئاداب و بە ناسینەوەی کللتورەکانیش پێشەکەوێ من دووبارە لێرەوە پیرۆزبایی لە هەنار و شاد و مینا و هەموو ئەو کچانە ئەەکەم لە ئەلفەوە هەتایا لە هەموو ئەو کچ و کوڕانە و چاویان ماچەکەم و ئێوە ئایندەی ئەم وڵاتە نەک ئێمە زۆرمان کرد ڕەنگە هەڵەمان کردبێ من لێرەوە بە ناوی ئەو تەمەنەی خۆمانەوە داوای لێبوردنیان لەکەین کە ئێمە نەمانتوانیوە ئایندەیان بۆ دیاریکەین دیارە ئەوان نەتەوەکە و ئامانجی ئەم نەتەوەیە لە دەست ئەوانایە و ئەوان نابەزن. ئەتەوە چی بڵێ بەوانەی کە من لێرەوە پڕقم گریانە کە قسە لەسەر هەنار و هەنارەکانەکەم با هەروە بڵین بۆ پڕقم گریانە بێت چونکە ئێمە لە 30 ساڵی ڕابردووە لە حکوومەتی هەرێم و لەوەی کە بەدەستمان هێنابێ هیچمان نەکردووە و نەشمانتوانیوە ئەو ئامانجەی کە شۆڕشی کوردی لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ و هەتا ئەو شۆڕشانەی دوایش ئامانجی وەنەی پێکاوە ئەبێ ئەم حقیقەتە سەرکردایەتی کوردی بیزانێ ئەبێ ئەم حقیقەتە سەرۆکی حکوومەت بیزانێ کە شۆڕشی پێشوو چی هەبووە ئەبێ جێگری سەرۆکی حکوومەت کە کوڕی خوالێ خۆش بوو مانجەلال ئەبێ بیزانێ کە شۆڕشی نوێ چی ئامانج بووە ئایا ئێمە و ئامانجەمانم بەدەستێناوە بێگومان نەک من هەموو ئەزانین 150 و ئامانجانەمان بەدەست نێناوە بۆیە من داوا لە هەنارەکانەکەم گوێ نەگرن لە سوۆسیال میدیا لەو بێفیلتەریە لەو ئاڵۆزی و لەو مەشاکیلانەی کە لە گۆڕەپانی سیاسی ئێمە هەیە ئەوان بەردەوام بن چونکە ئایندەهین ئەوان دەگەڕێ مۆلات کاک شێرزاد سپاس بۆ سەرنجەکانە کاک عەدالەت جارێکتر بەخێر بێیت دەمەوێت هەر بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم جەنابەت وەک بەڕێوەبەری پەروەردەی کەلار سەرنجت چی بوو لەسەر کۆی پرۆسەی تاقیکردنەوەکان و هەروەها ئەو ئەنجامانەی کە دوێنێ ڕاگەیەنران بەگشتی لە هەرێمی کوردستان و ئەو خوێندکارەیەکەمانەوە یەکێک لە خوێندکارەکان خۆشبەختانە لە گەرمیانەوە کچێکی و خانمێکی گەرمیانیە کە توانیوەتی نمرەیەکی باش بەدەستبێنێ پێم بڵە بزانم سەرنجی تۆ چییە؟ سپاس بۆ ئەوەی بەڕێز سپاس بۆ گوێگران و بینەرانی کورسان نیوز سپاس بۆ میێوانە بەڕێزەکە مامۆستا شێرزاد خۆشحاڵ بم من لێرەوە ئەگە دەرفەتم بدەن پیرۆزبایی لە سەرجەم خوێندکارانی کورسان بەگشتی و خوێندکارانی گەرمیان و کەلار بە تایبەتی بکەم و هەردوو خوێندکاری خۆشەویست نما محەممەد نووری و لەگەڵ ئەوین هادی کە لە سەر ئاستی کوردستان نما یەکەمی هێنا لەو سێ خوێندکارەی یەکەم بوو لەسەر ئاستی زانستی و ئەوینیش دۆمی هێنا لەسەر ئاستی کوردستان کە لە وەکو دۆمی تیکراری خوێندکارەکانی تر هەبوو من لێرەوە پیرۆزبایان یەکەم و دەستخۆشی لە کە سوکاریانەکەم و سپاسی یەک بە یەکی مامۆستایان و دەستەی کارگێڕی و بەڕێوەبەری خوێندنگاکانیانەکەم و سەرپەرشتیارەکانەکەم و ئەو کەسانی کە هاوکار و پشگیری ئەو دوو خوێندکار و خۆشەویستە بن ئێمە وەکو پرۆسەی پەروەردەی وەکو پەروەردە قسەی لەسەرەکەین ئێمە هێشتان تاقیکردنەوەکان کۆتایی نهاتووە تەنیا خولی یەکەم تەواو بووە خولی دووەمیش ئەنجامەکەی ماوە بەشێکی ئێجگار خوێندکاری ئێمە هەیە من بە حکمەوەی بەداتا لامەوە ڕێژەیش لامە و دەزانم دەیان و سەدان خوێندکارمانەیە کە لە خولی دۆمان نمرەی زۆر باش دێنن ئەتوانم بڵم ئەتوانم لە نمرە یەکەمەکانی تر چەندین خوێندکاری ترمان ئەیتێرن و لە ئاستێکی باشترە بێن ئێستەمە خولی یەکەمە سەدان خوێندکار هەیە بۆ ئەوەی نمرەکەی زۆر بەرزتر بێ لە خولی دۆم ئەنجامەکان زیاتر دەرەکەوێ بەڵام کێبرکێک هەیە لە بۆ ئەوەی کە لە خولی یەکەم و ترە من نخبانەی کە ئەتوانم بڵێم تاکن بە شێوەیەک لە شێوەکان ڕکەبەریان ناکرێت لە خولی یەکەما زیاتر دەرەکەون بەڵام تاقیکردنەوەکان کۆتایی ناتووە ئیشاڵا لە خولی دۆم ئەنجامە درێ و نمرەی باشتریش تێ و ئەنجامی باشتریش دێ و مێدی سەرکەوتن زیاتر بۆ خوێن مامۆستا عەدالەت دەمەوێت بۆ شارەزایەکی بواری پەروەردە و پرسیارت لێ بکەم ینی حەزەکەم ئەو بەرچاوڕوونیە بدەیتە خوێندکاران ینی دەکرێت خولی دووەمی تاقیکردنەوەکان دەرفەتێکی باش بێ بۆ خوێندکارانەی کە نەیانتوانیوە نمرەیەکی باش بەدەست بێنن بۆی چانسێکی تر هەبێ بۆی نمرەکانیان بەرز بکەنەوە
حتمما ئێمە پرۆسی پەروەردە بە یەک پاکێش سەیرەکەین ئێمە پەروەردە بە پچر سەیر ناکەین بە تاقیکردنەوەی خولی یەکەم و دووەم سەیر ناکەین بە یەک پای ساڵی خوێندنی 2022-23 بە کۆتایی تاقیکردنەوەکانی خولی دووەم کۆتایی پێدێ و لە هەموو کاتێمە هینمانەیە پێشینەمانەیە لەم بابەتانە ئێمە ساڵی پار لە خولی یەکەمە تقریبن 2 خوێندکارمان هەبوو لەو ئاستەیە بوو بەڵام لە خولی دووەمە 32 خوێندکار بەس لەسەر ئاسی پەروەردەی کەلار پزیشکی گشتی و پزیشکەکانی بەشەکانی تر پزیشکی وەرگیرا جگە لە ئەندازیارەکانی تر دڵنیام چۆن ئێستا قسەت بۆ دەکەم و ئینشاءالله دەرفەت هەبێ یەکتر ببینەوە قسەی لەسەر بکەین لە خولی دووەمە باشتر نسبە ڕێژەیەکی زۆر باشتون هەم لە دەرچوون دێ و هەم لە ڕێژەی بەرزی دەرچوونیش دێ لە بەروی خوێندکاری زۆر باشمانەیە بەڵام حاڵەتەکان وایە خۆتەزانی تاقیکردنەوەکان شتێکی زۆر تایبەتمەندە خوێندکارێک لە حاڵەتێکە بۆ ئەوەی 100% بێرێ کە بزانێ یەک نمرەی کەمەکە بزانێ یەک وڵامی هەڵەیە تەجیلێکات خاتە دەوری دووەم سەدان خوێندکاری وامان هەبووە تموحی ئەوە بۆ 700 بێنێ لە هەموو بابەتەکان 100 بێنێ بەڵام لەبەر ئەوەی نهێڵێت ئەو دوو نمرەی لە دەست بچێ لە ڕووی زانستی پەروەردەیە و دەتوانی پێم بڵێ هۆکار چیە کە ئەمساڵ هیچ خوێندکارێک نەیتوانیەوە نمرەی 100 بێنێ لە کاتێکدا ساڵانی ڕابردوو هەمان بوو زیاد لە خوێندکارێک کە دەیتوانی نمرەی 100 بۆ سەرەوەش بێنێ وڵی لە ڕووی زانستیەوە من وڵامەکەم تەنیا ئەوەیە خۆتەزانی ئەمە ئەم پرسیارانە پرسیار وڵامە ئەبێ هەر 50 پرسیارەکەت ڕاست بێ کە تو یەکێک لە پرسیارەکان ڕاست دەرنەچوو حتمما 100% ناکە ئەویان پێوەرە و ڕێژەیە تو ناتوانانی هەموو ساڵێک بڵێ وا دەرەشێ پرسیارەکان کۆمەڵی مامۆستای بە ئەزمون کۆمەڵە سەر پەرشتیاری خبرەدار و شارەزا ئەو پرسیارانەدانە خۆتشان زانن بابەتیانەیە و زانستیانەیە و هەمەلایەن داەندێ و گشتگیرە لە پرسیارەکان بە شێوەیەکی ئەکادیمی و بە شێوەیەکی زانستیانە داەندرێ بۆیە خوێندکار زۆر جار ئەتوانێت 100%ەکەی بێرێ ئێسەوەی خوێندکارەکەی ئەمە کە یەکەمی سەراسی کورسان لەگەڵ و دوو خوێندکارە خۆشەویستەکەی ترکە لە سلێمانیا یەک وڵامی ڕاست نەبووە یەک وڵامی ڕاست نەبووە بۆیە ئەوەیە کەوتە لای خوێندکارەکە من ناتوانمەوە بکەمە بڕیار یاخود بکەمە حاڵەتێکی بڵێ مەمە کەس ناتوانێت لەوانەیە لە خولی دۆم خوێندکارە بێ هەر حەوت دەرزەکە 700 بێرێ زۆر باشە دەگەڕێمە وڵات کاک عەدالەت سپاس بۆ سەرنجەکانە کاک شێرزاد دەزانیت قسەیەکی باو هەیە لە کۆمەڵگای کوردیانی لە هەر دایک و باوکێک دەپرسی جاریوایان مناڵەکەی کە لە تەمەنێکی سەرەتاییشدا لێ پرسی ئەڵێ حەزەکەم ببی بەچی ئاڵێ ببم بە پزیشکیا بم بە ئەندازیار ئەمە ینی کەمێک لەسەرم قسەیە بوەستین کێ مۆدلە تێپەڕین بۆی کە شەردنیەوەی کە نەبوو بە پزیشک و ئەندازیار سەرکەوتونی و کەی دەبێت ئێمە لە تەمەنێکی زۆر مناڵی هەرزەکاری و دوای حەزەکانی خۆمان بکەوین چۆن دەکرێت لە پرۆسی پەروەردەیە ئەوە جێگەی بکرێتەوە بەداخەوە ئێمە من بە نمونەیەک دەست پێەکەم بیکاسۆ یەکێکە لە هونەرمەندە گەورەکانی ئاستی جیهانی کە بە وێنە کێشان مەشهورە لەبەرەوەی پارە و پولی ئەوەندە نەبووە یەکێک بۆ لە هونەرمەندەکان کاتێک چۆتە لای سەرتاشەکەی خۆی هەر کاتێک کە سەری بۆ چاک کردووە یا وێنەیەکی بۆ کردووە یا وێنەیەشی پێبەخشیوە هەر وەکەوەی کە دەستڕەنجینی خۆی سەرتاشەکە بڵێن حەلاقەکەی وێنەکانی کۆ کردوێتەوە کە وێنەکانی کۆ کردوێتەوە لای خۆی احتیفازی پێوە کردووە دوای ئەوەی کە بیکاسۆ ئەڕوا و کۆتایی پێدێ وەفاتەکە ئێستا کۆمپانیەکان مەخسەر لە ساڵی هەشتاکان و تانەوەتەکانیش زۆر گرنگی بە ئەو ئەرشیفادن ئەیانێ ئەو وێنانە بینراوانە بە مەلایین دۆلار بکڕن ئەستا لای کابرای سەرتاش و یانەوێ لی بکڕن کابرای سەرتاش لە باتی بیفرۆشێەوە و پارەیە ئەڵێ نا من ئەیبەمەوە بۆ گوندەکەی خۆمان لەوێ ئەیکەم بە پیشانگایەک لەوێ بۆ ئەوەی خەڵک بچێ بۆ ئیتالیا بۆ گوندەکەی ئێمە سەر لەو گوندەی ئێمە بە بێتە مایی بژێوی بۆ هەموو خەڵک هەموو خەڵکی گوندەکە ڕزگارەکە سەرتاشێک بیرۆکەی خێرخوازی ئەم سەرتاشە بیرۆکەی بنیادنانی ئەم سەرتاشە چەند جوان بۆ گوندەکەی ئێمە بەداخەوە کوردستانمان وەک نەخۆشخانەیەکی گەورە لێ کردووە ببین بە پزیشک وا ئەزانی بەختەوەرەبی ببی بە پزیشک وا ئەزانی هەموو دنیاهی تۆیە بەڵام ئایا ئەمە کۆتایی شتەکانە پزیشکەکان ئەو نەخۆشانەی ئیمڕۆی بینن بەیانی نەخۆشی کەیان هەیە بەڵام بنیادنانی هەر وڵاتێک تەسەورەکەی پێوەرەکەی لەسەر ئەندازەیە لەسەر ئەوەیە ئێمە بۆ نمونە چەند لە ڕووی ئەندازەیەوە توانیمانە ڕێگاوبانەکانمان پێش بخین چەند لە ڕووی ئەندازەیەوە ئێستا ئێمە دوو زەی گەورەمانێ زەی گەورە و زەی بچووک تۆ ئەزانی ئەمە لە 30 ساڵی ڕابردووە وەکو حکوومەتی هەرێم
هیچ سوودمان لەم دوو زێیە وەرنەگرتووە نەمانتوانێت بیکەین بە ناوچەیەکی گەشتیاری هەتا خەڵک بڕوات سەردانی ئەم شوێنانە بکات ئەم وڵاتە ئایا بە مامۆستا و بە جوگرافیا پێش ناکەوێ ئایا بە میکانیک پێش ناکەوێ ئایا بە هونەرمەند پێش ناکەوێ ئێمە وەکو چەمچەماڵە دیسان نمونونەکە زوومەکە لە بەرەوەی لەسەر چەمچەماڵە حەزەکەم بە نمونە بێڵێمەوە تەسەورەکەی خاوەن خەڵاتی ئاڵتونین لە شانووی سەرشەقامە یعنی هەر لەو شارەیە بزانە چەند خەڵکێکی گەورەیتایە نمونەی دکتۆر شێرکۆم هێنایەوە کە لە میکانیکا گەیشتۆ بە ئاستێکی زۆر بەرز نمونەی ئێستا سەرۆکی زانکۆمانەیە کە کوڕە ئەنفالە ئێستا سەرۆکی زانکۆی وێچێکە لە ئەو کەسە پرۆفیسۆرانی کە حەز ناکەم ناوەکانی بم بۆی نەبێ بە ڕێکلامێک بۆ ئەو ناوە زیندوانە کە لێرەوە هیوای تەمەندرێژی بۆ سەرۆکی زانکۆکان و هەموو ئەو پرۆفیسۆران ناخوازم تەسەور ئەەکەی بوارەکانی ئێمە گرفت ئەوەی زووممان لەسەر دامەزراندنە ئێمە ئەگەر بگەڕێیتەوە ئایا ئەو 1970 یا ئەو نسبەی کە بەشداری کردووە هەموو مناڵی ئەم وڵاتە نییە باشە چۆن ئەبێ ئێمە مناڵەکانمان شەوان لەسەر جادە بۆ دەرماڵە خۆپیشاندان بکە و شەقامەکانمان لێ بگرێت ئێستش لە یەک ڕۆژە هەمومان بینە سەر خەت و بە حکوومەت و بە دەسەڵاتەوەنە وابزانین زوومەکەمان تەنها لە چەند کەسێک کاکۆوەکەینەوە ئەو کەسانە نمونەی جوانین بەڵام ئەمە کانی کەش جوانن ئەمە کانی کەش ئەگەر پەرەیان پێ بدرێ محەممەد عەبدەیەکێکە لە بیرمەندە ئیسلامیەکان ئەڵێ لێ پرسن بۆچی لە شەرقا لە ڕۆژهەڵاتە لە ناو دووەلی ئیسلامیە بۆ دەوڵەتە ئیسلامیەکان پێش ناکەون و ئەوروپیەکان پێشەکەون ئەڵێ لەوێ ئەگەر کەسێک فەشەل بێنێت لە غەرب هەمویان هەوڵەدەن ئەو فاشلە ڕێگاکانی پێ بڵن تا پێشەکەوێ تا هۆکاری فەشەلبوونەکەی خۆی ئەزانێ ئەڵێ لای ئێمە گەر کەسێک سەرکەوتوو بێ وەکو جەنابەت یعلامێکی سەرکەوتوبی ئێمە هەمومان حەزەکەین لێت دەین هەمومان حەزەکەین ڕەخنت لێ بگرین بۆی بتکەوێنین ئەڵێ لێرە لە وڵاتی ئێمەیە کەسە سەرکەوتەکان لێیانەدرێ بۆی بکەون بۆی شکست بێنن بەڵام لە وڵاتی ئەوان کەسە فاشلەکانیان ئەم بیرکردنەوەی چۆنە ئەم بیرکردنەوەی پلانە بۆ لە کۆریەکان چۆنەمەیان گۆڕی کۆریەکان لە یەکێ لە گۆرانەکانی من هەموو جارە بە نمونایە تیپێکی کۆریە کە ناوی BTS کە هیچێکە لە تیپە جوانەکان نمایندەی عەقڵی کۆریایە ئەڵێ پیتەکان لە ئێوە تا زێتە ئەڵێ هەر پلانی ئەی بەکارمێنن بۆ قسەکردن و بۆ ئیشکردن هەروە مەزانین یەکەم پیت گرنگە ئەی ئەڵێ تۆ ئەزانی کاتی ئەدوێ وشەیە دروستکەی پێویستت بە B و C و D و ئیشە بێت کەواتە پلانەکانمان تا زێت بێ حکوومەت ئەبێ بەربڵاوی ئیشکە حکوومەت ئەبێ بیرکاتەوە لە هەموو سێکتەرەکان نەک سێکتەرێک ئایا ئێماگە سێکتەری کشتتوکاڵ سێکتەری کشتتوکاڵ گرنگجی پێ بدەین ناتوانین بەرهەمەکانمان بگەین نە ئاستی نێودەوڵەتی یەکێک لە نمونە جوانەکانی کوردستان کە حەزەکەم ئاماژەی پێ بدەم ئێمە کە کاتێک دینە سەر قسەکردن و مێژوو وڵاتەکەمان دەزانی دەست ئەبین بۆ شاعر و بیرمەندەکانمان خۆیان پزیشک نەبوون هەر ڕەنگە نەوەشیانەوە مەحوینەوەی نەبووە حاجی قادرنەوەی نەبووە کەچی کۆی ئێستا شانازی و کورد شانازی بە حاجی قادرەوەکە یخۆ حاجی قادر چەند بیتێکی نووسیوە عەرەب شانازی بە متەنەبیەوەکە کەواتە ئێمە گرنگجیمان ئەوەیە چاومان لە بازار و چاومان لە کاتیمان هەیە کە خوێندەواری نەبووە خوێنەرمەندی زۆر ناسراومانە بە خوێندەواری نەبووە ئەگەر سێکی حەسەن سیساوی تا ئێستش ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بزانین حەسەن سیساوی چۆن بێژاوێتی بیر بکەرەوە ئێمە لەم وڵاتەیە گرنگەوەی هەمەلایەنە ئیش ناکەین عەرەب قسەیەکیان هەیە ئەڵێ ئەسابیع و کەف و یەدین فی عدەتی خەمسون ئەڵێ پەنجەکانی دەست لە عەدەدا پێنجن ولكن في مقبض السيف واحد على كاتي أكشم شيرجرن بورو بروبنو ابنيك إما لحلاقت لكارجوزارت لبزيشكت لأندازيارت لهرفيل دي بجري أبي إما بيكو جوانين إما ولاتي شين بيكو أطوانين بيش بكوين نك اهتمام دان بلايك ولايك تفرامش كردن سپاسك دقرم ولات كاك شرزات كاك عدالت دميت ئەم پرسیارە بە جۆرێکی تر لە جەنابەت بکەم لە ڕۆپەروەردەیەکەی وانی دەزانیت کە چەندێک خوێندکاری نمرە باڵامان هەیە ڕەنگە هەندێک خوێنکە دوشمان هەبێت کە نمرەکانیان مام ناوند و تا ڕادەیەکیش نمرەی نزمیان هەبێت پێویستە چی بکرێت بۆ ئەوەی ئایندەسازی بۆ ئەم خوێندکارانە بکرێنی خوێندکارێکە ئێستا سەیری ئەم چاوپێکوتنی من و تۆ کاو نمرەکەی لە ئاستێکی پێویستدا نییە بەڵام ئومێدی بەوە هەبێت کە بەشێکەیە تیاتوانێ داهاتوی خۆی تیا بدۆزێتەوە دەبێت چی بکرێت من زیاتر ئەتوانم لە مەجالە پەروەردەیەکەیە لەبەرەوەی من ئیشێکی کارگەڕی پەروەردەیەکەم ئەتوانم لەو مەجالەیە زیاتر بەڵێ مناقەشەت لەگەڵا بکەم
بۆیە حکومەت هەرێمی کوردستان ئەبێ بە گەورەتر پلان و بەرنامەی هەبێ بۆ مەجای پەروەردە کەرتی پەروەردە کەرتێکی ئەساسا بۆ دروستبوونی بناغی دەوڵەت بۆ دروستبوونی بناغ و ئایندەی ملەتەکەمان و پرۆسەی پەروەردە پرۆسەیەکە گرنگی ئەبێت تایبەتی پێ بدرێت لەبەرەوەی معریفەی وڵات ژێرخانی معریفی هەمووی لەسەر ئەساسی پرۆسەی پەروەردە گرنگی پێدرا من لەگەڵ کە باسی خوێندکاری پزیشکی یا خوێندکارێکی ئەندازیاریەکەین تەنیا مەبەستمانەوە نییە ئەمە هەمووی لامان گرنگە ئەمە لە خوێندکارێکەوە کە لە قۆناغەکانی خوێندنیشا دەرنەشێ بەرپرسین لەوەی تاکو خوێندکارێکە لە ئاستی یەکەما دەرەشێ بەڵام ئێمە زیاتر بەرنامەکەمان و ئەتوانین بڵێن گفتوگۆکەی من و بەڕێستان لەسەر قوسی بچووکم بیتێ دەزانیت کە هەمیشە لە دنیا لە مێژووی کورداوا بۆ مامۆستا یەکێکە لە کۆڵەکە گرنگەکان ڕەنیشاندەرە گەورەکان بۆ ئاراستەکردنینەوەی ئایندا جەنابەت دڵنیام لە ڕابردوودا خزمەتێکی گەورەت کردووەوە کۆمەڵی خوێندکاری جوانت پەروەردە کردووە ئێستا لەوانەیە لە شوێن و مەکانی زۆر باشدا بن ئەشێ بۆ نمونە بۆ چوونێکی تۆ ڕەنمایەکی تۆ کاریگەری گەورە دروست بکە و ئومێدی گەورە دروست بکە لە دڵی خوێندکارێکا کە ئێستا گوێ لە گفتوگۆکەی من و تۆیە. منیش مەبەستەکەمەوەیە مامۆستا هەم خۆی سەرکردەیە و هەم سەرکردش بۆ ئایندە دروستەکە و سەرکردە بۆ کۆمەلگاکەمان دروستەکە. ئێمە ئەگەر نمونەی 20 ساڵی پێش ئێستا بینەوە من 20 ساڵ زیاترە تێر باسەکەم زۆربەی ناوەندەکانی خوێندن چی لە زانکۆکانە چی لە ناوەندەکانی خوێندنی ئەمە بەشی ئیکتیفای ذاتی خۆمانمان نابوو نامانتوانی کەرتەکانی پەروەردە لە مەجالەکەی خۆمان پڕکەینەوە بەڵام ئێستا ئێمە لەو مەجالەدا ئەتوانین بڵێن ژێرخانێکی باشمان لە هەموو بوارەکانە چی لە پزیشکی بێ چی لە ئەندازیاری بێ چی لە پارێزەری بێ چی لە بۆ مامۆستایی بێ لە هەموو مەجالەکانی ترا بێ ئێمە ئێستا ئەومان کرۆ بەڵام ئەبێ پلانمان هەبێ پلانەکانمان هەبێ بۆی لە ئایندەدا زیاتر لە پەیمانگا و زانکۆکانە ئەبێ لەگەڵ کار و لەگەڵ بازاڕ و لەگەڵ ئیشی خوێندکارە ئێمە ئەبێ لێ گونجاندن لێ دروست بکەین لەبەرەوە ئەرکی ئێمە تاکو ئامادەیە ئەرکی ئێمە تاکو ئامادەیە لە ئایندەدا ئەبێ حکوومەتی هەرێم لە ڕێگەی خوێندنی باڵاوە لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە لە ڕێگەی وەزارەتی پلاندانانەوە پلانی تایبەتی هەبێ بۆم خوێندکارانە ناکری ئێمە هەتاکو ئەوەی کە بڕۆین ئەو بەشانە زیاتر هە گرنگی پێ بدەن ئێستا ئەمڕۆت ناتوانانی وەکو دامەزراندنیان بۆ بکەین یاخود جیان بکەنەشێ پێویستەکە لەگەڵ هەم دەستی کارەوە پێویستەکە لەگەڵ بازاڕە گونجاندنێکیان بۆ بکەین بۆی خەڵک دەرفەتی پێ بدەین زیاتر لە مەجای پەروەردە گرنگی پێ بدای ئێستا زۆر جار ئێمە ئەبیسینەوەم قسەیە زۆر لامان دڵگرانە بین زۆر بێتاقەتە من زۆر جار کە سوکاری تەلەبە یا خوێندکارەکە دێتە لام ئەگە من دەرچم ئایندەم چی بێدێ چۆن ئێمە وامان فێر کردو ئەمە وامان فێر کردوون کە هەر کەسێ زانکۆی تەواو کرد یا خود خوێندنی تەواو کرد ئەبێ دابمەزرێ بەڵام ئەبێ فرسەت و هەلی کاریان بۆ دابینکەین چی لە مەجای ئەمە دەرفەتێکی ئێجگار زۆر باش لە مەجای کشتتوکاڵە لە مەجای گەشت و گوزارە لە مەجای سەرچاو ئاویەکانە لە کاروباری کۆمەڵایەتیە پێویستە کات هەموو بازار لە سەرجەم سێکتەرەکان ببەسین بە پەروەردەوە پەروەردە چی وەزارەتی پەروەردە دەڵێم چی وەزارەتی خوێندنی باڵا دەڵێم بۆی ئێمە بتوانین چەند لێرە ئیشی لەسەر دەکەین ئامادەکاری بۆ دەکەین پلانی بۆ دادەنین دوو بەیانی بتوانین جێگەی ئەوانە بکەینەوە ئێمە چەند گرنگە ئەمساڵ لە مەجای کشتتوکاڵە لە سنووری گەرمیانە کۆمەڵێ لەو خوێندکارانەی کشتتوکاڵ جێگەیان کرایەوە بۆی ئیشی بێ ئیش نەبوون و بێکار نەبن ئێمە پێویستەکات لە ئێستەوە پلان و بەرنامەمان هەبێ بۆ ئایندیان بەڵام ئێمە وەکو پەروەردە ئەوەی لەسەرمانە ئەو خوێندکارانە لە هەموو ڕوویەکەوە ئامادەکاری تەواوی بۆ بکەین تەسلیمی دەستی پەیمانگا و زانکۆکانی بۆ بکەین هەموو پلانەکان پێویستەکە هەمەلایەن بێ و حکوومەتی هەرێم خۆی سەرپەرشتی و پلانە بکات بە تەنسیقێکی ئەتوانم بڵێم هەمەلایەن لە نێوان وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا وەزارەتی پلاندانان. زۆر سپاس کاگادارە دەگەڕێم وڵات کاک شێرزاد مامۆستا عەدالەت قسەیەکی جوانی کردکەوتی خوێندکارەیە دێتە لامەڵەیەگە دەربچمە بم بەچی پێم بڵێنی دەکرێت دیانی ئەو مۆدلێش دروست بێ لە هەرێمی کوردستان کە تۆ کاتێک زانکۆ تەواوەکەی هەر چاوەڕێی دامەزراندن نەکەی توانەکانی خۆت بخەیتە گەڕوە توانی ئەو بواری کە تایە فێر بووی لەسەر ئاسی تاکە کەسی خۆت پەری پێ بدەیت. ڕاستە لێرە ئەبێ حکوومەت پلانی دوای بڕین پۆست زانکۆ دوای زانکۆ چی لەم هەموو خەریج و دەرچووە بکە چۆن کاریان بۆ بدۆزێتەوە چۆن بیان کە بە پرۆسەیەکی بەرەمهێنان ئەم بەرەمهێنانە بە یەک لا ناکرێ ئەبێ سیاسیەکان سەرکردەکان لەگەڵ زانا و ڕۆشنبیرەکان و جوتیارەکانە ببن بە یەک دەست من چیرۆکێکت بۆ جێڕمەوە مناڵێک لە بەریتانیا کەوێتە ناو ئاوەوە
ئەکەوێتە ناو ئاوە کابرای جوتیار لا ئیرادێتی ڕزگارێکات کاتێک کە ڕزگارێک کات و مناڵەکە ئەڕات بۆ بەیانی باوکی مناڵەکە یەکێکە لە دەوڵەمەنەکانی ئەو ناوچێ و سنوورە یەکێک لە دەوڵەمەنە گەورەکانە مناڵەکەی لەبەرەوەی ڕزگار کراوە جوتیارە فەقیرەکە ڕزگاری کردووە لە بەریتانیا یەت پاداشتی جوتیارەکە بکات یەتە ماڵ جوتیارەکە پێڵێ ئەوە هەدایم بۆ تێناوە و چیم هێناوە چیم هێناوە ئەڵێ بۆ ئەڵێ دوێنێ کە تۆ مناڵەکەی منت لە ئاوەکە ڕزگار کرد کابرای جوتیاری بەریتانیش پێڵێ ئەڵێ من ئەمە پرۆسەیەکی ئینسانی خۆم بووە هەر مناڵێکی کەش بووە مناڵی تۆش نەبووە من ڕزگارمە کرد ئەڵێ باشە هەدایەکانم لێ وەرگرە لی وەرناگرێ ئەڵێ باشە ئەو مناڵی کە هەتا مناڵێکە لە تەمەنی مناڵەکەی خۆیان ئەڵێ ڕێگەم بدە ئەو مناڵە لە خوێندن ئاڵێ نەخێر ئەڵێ ڕێگەم بدە با ئەم مناڵە بخەمە بەر خوێندن لەسەر حسابی خۆم ئەمەیان بۆ تۆنێ بۆ مناڵەکەیە کابرای جوتیاردا ئەمێنێ ئەڵێ باشە ئەمەیانم قبوڵە مناڵەکان خاتە بەر خوێندن سیاسیەکە مناڵەکە خاتە بەر خوێندن تەسەورەکەی مناڵی جوتیارەکە ئەزانی چێ دەرچوو ئەلێکسەندەر فلیمینگ دەرەچێت کە ئەسپرینە دۆزێتەوە کە بووە دۆزەرەوەیەک تا ئێستا جیهان قەرزارێتی ئەی مناڵە سیاسیەکە کە ڕزگاری بوو لە خنکان چێیە چەرچڵە بیرکەرەوەسی ئەم چیرۆکەکە خۆم چیرۆکە دروستکراو نییە چەرچڵە بە مناڵیەکەوێتە ئاوەکە و باوکی ئەلێکسەندەر فلیمینگ ڕزگاریەکات ئەو مناڵە ئەبێ بەو زانایە ئەوشە بێ بەو سیاسیە ئایا بەریتانیا ئەتوانێ بەبێت چەرچڵ مێژوەکەی بخوێنیتەوە لاسەنگە بێ بەبێ ئەلێکسەندەر فلیمینگیشە خوێنرێتەوە کەواتە ئێمە ئەبێ یەکدەست بین ئەبێ پلانمان هەبێ بۆ کارەکانمان یەکێک لەو حاڵەتانەی کە بەداخەوە ئێستا کوردستان گیرۆدەی بۆ کە منە لێرەوە پێشنیارەکەم بۆ حکوومەت کە لە دوای ئەم بەرنامەیەوە پلانی لەسەردا بڕێژێ فیلتەرکردنی سۆشیال میدیایە لەو هەموو وتار و قسەکردنە بێ فیلتەری کە فڕێ ئەدرێت و توندوتیژی دروستەکە مناڵمان لەسەر جادا ئەکوژرێ دوو قوربانیە دەین ئەوەی ئەی کوژێت هەر قوربانیە ئەبێ بچێ بۆ سزن ئەوەشی کە کوژراوە هەر قوربانیە چێ بۆ ژێر خاک ئەنجامی چییە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە من حەزەکەم یعنی زوم کرێتە سەرم قسەیە کوردستان وەکو تەنەکەی خۆڵ وەک تەنەکەی زبڵ هەموو بیرۆکە سیاسیەکان لە هەموو وڵاتەکانەوە لە ڕێی سۆشیال میدیاوە ئەکرێتە ناو ئەم کوردستانە لێرە توندوتیژی بەرهەمهێناوە مناڵی لە زانکۆ تووشی تونوتیژی و تووشی تووڕەیەکە لە عدادی تووشی ناومێدیەکات هەموو بیرۆکەکان لەم پەڕی ڕاست تا ئەو پەڕی چەپ کابرایەک دانیشتووە لە ئوسترالیا خۆی ناوناوە ئەتاییست خۆی ناوناوە چی خۆی ناوناوە مەلا لەوێ بیرۆکەکەی خۆی ئەنێرێتەوە ناو هەرێمی کوردستان و مناڵەکەی من و توی پێسەرگەردانەکەم لەبەرەوە من داوا لە حکوومەتی هەرێمەکەم داوایان لێ یەکەم بەپەلا فیلتەرەیشن بکرێ یعنی دادوەری گشتی بێتە سەر خەت ناکرێ هەر کەسێ هەڵسێ و لە قەناڵەکەی خۆی و لە ئەکاونتەکەی خۆیەوە بە دڵی خۆی ئەنواع جۆر قسە و فتوا و ڕێنمایی خەڵک بکات چونکە ئەمە ئەهلی اختصاسە ئەهلی ئیشە ئەمە یەکێکە لەو پێشنیارانی کە منە لێرەوە بۆ حکوومەت و بۆ دەسەڵاتدارانی هەرێم یەکەم وڵاتەکە چەند هەنگاوەکەوێتە پێش سەرگەردانیمان نامێنێ مناڵمان شپرزە نابێ دووەم پلان بۆ ئەو خۆبەخش و دەرچوانی زانکۆیە لە هەموو بوارەکانە پێویستە ئێمە لە شارۆچکەکانی وەکو تەچێ پیرەمەگرون زاخۆ چەمچەماڵ کەلار کفری هەموو شارەکان پێویستە پلانی بەرهەمهێنانمان هەبێ پێویستە ئەو بەروبوومانەی هەمانە بە ئەنواع شێوە بەرهەمی بێنین پێویستە تەسنیع بکەین پێویستە کەرتی پیشەسازیمان پێش بخەین ئێمە نەخۆشخانەیەکی گەورەمان نییە بەس پزیشک بەرهەم بێنین ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە بێ پلانی هەیە باسی تونوتیژیم کرد باسی فیلتەرەیشنیشم کرد یەکێتر ماوەکە حەز ئەەکەم لێرەیە وەکو پێشنیار بە حکوومەتی هەرێمی کوردستانی بڵێم ئەوش ئەوەیە ئەم شێوازی ئیشکردنە لە زانکۆکانە کە هەیە شێوازێکی زۆر زۆر خراپە بۆ لەبەرەوەی ئێمە ئەو خوێنکاری بەرهەمێنین دەستی کار نازانێ تەنها شتی نەزەریات و هەندێشتی ناواقعی فێرەکرێ کە ئەڵێم ناواقعی مەبەستمەوەی ئەم مناڵە وەک سەرگەردانێکە کەوێتەوە سەر شەقامەکان کە هیچ نازانێ پێویستە وەزارەتی خوێندنی باڵا پلانی هەبێ بۆ بە عملیکردنی زانکۆکانمان بۆ ئەوەی ئەم خوێنکارە دوای 4 ساڵ دوای 5 ساڵ دوای 6 ساڵ کە لە زانکۆ دەرئەچێت لەسەر جادە ئیشی دەستکەوێ من و تۆ لە کۆمپانیاکەمان پێویستمان پێی بێدای مەزرێنین نەک ئەوەی مناڵەکە بە سەرگەردانی خرێتەوە سەر ئەوە لێرەیە ئێمە ڕۆڵی دوو کەسمان بیر کردووە ئەویش ڕۆڵی دایکان و باوکانە
کە باوەڕ ئەەکەی هەمویان زەختیان چۆتە 20 کاتاوەکو دەرەجەکەی علانەکە بیری لێ بکەرەوە ئەم مناڵە 8 ساڵ 20 ساڵ تەلەبیانی پۆلی 12 ئەمەدە 1 ساڵ خێزانێک بەخۆیەوە مەشغوڵەکات دواتریش بیر بکەرەوە هەمووی تووشی کە ئابا بێ ئایا مناڵەکەی من ئەگەر نەوەتی هێنا یعنی کۆتاییە ئایا مناڵەکەی من هەفتایی هێنا یعنی کۆتاییە نەخێر من نمونەی کاکە دکتۆر شێرکۆی شەڵات جێیزەر نەتێنامەوە لە سناعەوە بۆ پەیمانگا لە پەیمانگاوە بۆ کۆلێژ هێندازاری لێەوە بۆ ماستەر لێەوە بۆ دکتۆرا کە سەربەرزانە یەکێک بوو لە پرۆفیسۆرە ناودارەکان کە جگە لە بەشی میکانیک لە زمان و ئەدەبی کوردیە یەکێک بوو لەوانەی کە ئیدخالی پرۆگرامی زمانی کوردی ئەکرد بۆ ئەوەی ئێمە کاتێ چوینە نەتەوە یەکگرتوەکان بە هەر زمانی قسە کرا بەرامبەرمان دکتۆر شێرکۆ لە ڕێی کۆمەڵی ئایکۆنەوە بۆ مابکا بە کوردی سوپاس دەکەم منەوە شت زۆرتر هەیە بەزەبێ بوار بە مامۆستا عەدالەتیش بدەین و مامۆستا عەدالەت وەک خۆت ویست لەسەر بووکە لە بوارە پەروەردەیەکە پرسیارە لێ بکەم جیاواز و بابەتی لەگەڵ کاک شێرزاد گفتوگۆم لەسەر کرد دەمەوێت کەمێک قسە بکەین لەسەر مەسەلەی وانی تایبەت ئایا هەر لە ڕاستیدا خوێندکارێک کاتێک دایک و باوک و خانەوادەکەی لە دەرەوەی خوێندنگا چەند مامۆستایەکی بۆ دەگرن و وانی تایبەتی پێدەڵن ئەمە پێوەرە بۆ سەرکەوتنی ئەم خوێندکارە ئایا لە ڕاستیدا ئەگەر تۆ خوێندکارێک بیت و مامۆستای تایبەتت نەبێت ناتوانانی سەرکەوتوبی کە لە ڕاستیدا ئەمەوانە دڵنیام لەوەی کە ئەو خوێندکارانەی کە ئێستا نمرەی زۆر باشیانە ناوە ڕەنگە مامۆستای تایبەتیان نەبوو بەس ئەم مۆدلە چییە لە هەرێمی کوردستان کە ئێستا هەیە؟ وڵای من حەزەکەم زۆر بە سەراحەت لەسەر ئەم خاڵە قسە بکەم من خۆم بە هیچ شێوەیەک لەگەڵیانی و پشتگیریشم بە هیچ شێوەیەک نەکردووە لەگەڵیان نمونە مشێ و بەڵگەمیشێ من 6 ساڵە بەڕێوەبەری پەروەردەی کەلارم خۆتان شاهدن لەو 6 ساڵەیە لەسەر ئاستی با نەیکەینە کێبڕکێ لەسەر ئەو ئاستانی کە نمرەی بەرزی تێنراوە پەروەردەی کەلار هەموو ساڵێک لە ناو چوارچەوەی پەروەردەی گەرمیانە قساکەم لەو کێبڕکەی پارێزگاری سلێمانی هەولێری کردووە بە هیچ شێوەیەک لەو خوێندکارانێک کە یەکەم و دووەم بوون و سێم بوونە لە ساڵانی پێشووە کە من تەجروبەم لەگەڵیانەیە کەسیان لەو خوێندکارانە نەبوونەکە بڵین مامۆستای تایبەتیان هەبێ ئەمە جۆرێک بۆتە بەڕێزەوە بە زمانی گوڵ ئەم ڕخنێم ئەو بەڕێزانە لێوەرگرن بۆتە بزنس من بە هیچ شێوەیەک لەگەڵیان نەبوومە هەرچەنە لەمە لە هەموو دنیا هەیە بڕۆ لە ئەوروپا لە شەرقی ئاسیا لە توانم بڵێم لە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاستە مامۆستا هەیە و مامۆستا زۆر جارە چێتە ماڵانش دەرزیەوە من بۆ خۆم لەگەڵیانیم یەکێک لەو خوێندکارانەی کە دیۆنێ تەلەڤیزیۆنی کورسات خۆی مقابلەی کردووە نما هیچ مامۆستایەکی هیچ بابەتێکی تایبەتی هەر نەبووە تەنیا ئەو خوێندکارە بڕۆ سەیری نمرەکانی بکە لە یەکی سەرەتای تا 12 ئامادەی بڕۆ دووەمەکە سیر بکە بۆ پار سیر بکە پێراری سیر بکە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو ئاینەیانە بۆ بەڵام ئێستا مامۆستاکە لە دایک و باوکی کە لە دایک و باوکی خوێندکارێکە پرسی من خۆمە پرسیارم کردو ڕازگۆ بم لەگەڵ تاڵم بۆچی مامۆستای تایبەتە بۆ خوێندکارەکە گوتواڵە وەڵا لەبەرەوەی لە مامۆستاکەی تێناگایان نازانم ئوسلوبی گەیاندنەکەی وایە ئەمە تا چەند ڕاستە؟ من لە بەردەم کەناڵێک قساکەم کە کەناڵێک کاتوانم ناوبانگێکی زۆر گەورەیەوە کەناڵێکی زۆر گەورەیە لە کوردستانە من بە بەڵگەوە ئەڵێم ئەمە بۆتە جۆرێک لە چاولێکەری و جۆرێک لەوە ئێستا ئەو خوێندکارانی کە لەو دوو ئامادەیە لە سنووری پەروەردەی کەلارە نمریان نەگەوە لە دخولی دۆم سەری نمرەکان بکە حەزەکەم باش ئەمە ئەوەکو بەڵگەیە گەڵیگرە بزان چەند خوێندکاری ئێمە هەم ڕێژەی دەرچوونی دەرەچێت و هەم ڕێژەی ئینشاءڵڵا ڕێژەی بەرزبوونی دەرەچێت ئێمە کۆمەڵێ مامۆستامانێ هەر ئەو مامۆستا بەڕێزانن ئەتوانن خولی تایبەتشەکەنەوە خۆ لە ناو ناوەندەکانی خوێندێ بەڵام بۆتە فەم ئەتوانم بڵێم چەند ساڵی دوایە وای پیاتۆ پێشتر هەروە نەبووە فەرمو منش و مامۆستا شێرزاد و جەنابەت لێ دانیشتوین لە سەردەم ئێمەیە لە کوێم خولود ئەوانە هەبووە بەڕاستی مامۆستا باسی ژماری زۆر گەورە ئەکرێ کە من نامەوێت ئێستا لێرە باسی بکەم کە مامۆستایەک بە ژمارەیەکی زۆر گەورەیانی لە ڕووی پارە و لە ڕووی نرخەوە وانە بە خوێندکارێک گەڵێتەوە ئەمە ڕەنگە وەزارەتی پەروەردە بەڕاستی هەوڵ جدی بۆ بدا و دەبێ کاری جدی بۆ وەزارەتی پەروەردە پلانماندانەوە بۆ کردەوەی خول لە ناوەندەکانی خوێندنە لە وەرزی ئەتوانم بڵێم پشودانە بە ڕێژەیەکی ئێجگار کەم بە نسبە دیاری کراوە بۆ مامۆستاکە بووە بەڵام ئێستا وای پیاتوو لە دەستەڵاتی ئێمە سوودفەت چۆتە دەرەوە مامۆستایەکێک دێ ڕۆ لە ماڵان دەرزیێدا ما ئێوە بۆ ماڵی خۆی دەرزیێدا 5-6 خوێندکارابات دەرزیێدا یاخود هەندێک پەیمانگا کراوەتەوە ئەڕۆن لەو پەیمانگانە دەرزەدەن و خۆتان نزانین لە کەناڵەکانەوە خۆتان باشە هەموو کەناڵە مەحەلیان نابینی چی بانگەشێکوانی بۆکەین بەڵام ئێمە من وەکو مەجارە پەروەردەیەکە باسەکەم هەر ئەو مامۆستایانن لە ناوەندەکانی خوێندن ئێستا ئێمە لە ناو سنووری پەروەردەکەی ئێمە
چەند ساڵێکی ئیشمان بەو پلانە کردووە یەک هیچ خوێندکارێکمان کۆ نەکردێتەوە ئەوانەی کە ڕێژەی دەرچوونیان بەرزە لێک ناوەندی خوێندنە ئێستێمە پارەکە دووەم لەسەر ئاستی کورسان لە ئامادەی گەرمیان دەرچوو لە ڕزگاری لە نەحەی ڕزگاری خۆتان نەزان نەحەی ڕزگاری لە دەرەوەی شاری کەلارە پێرا لە بێلولە دەرچوو لە منەحەی مەیدانە بۆیە ئێمە دابشکردنی خوێندکارەکانمان لەسەر ئەساسی شوێنی جوگرافیادانەوە نەمانێشتوەمە لێک شوێن کۆ بنەوە بڵێن مامۆستایانی ئەو شوێنش باشە بەشێک لەوە لەوانەیە تووشی ڕخنە و گلەی ژاتنێتەوە لەبەرەوەی مەجالمان نەداوە خوێندکار بڕوە هەر ئەو مامۆستایانە کە دەرزی پێدا دوایی بڕوا دەورەی بۆ بکات لە مەجای پەروەردەوە قبول کراو نییە بەڵام سیرەکەی تو لە پشتی توۆیەوە کە سوکارەکەی داواکاری خەڵ خوێندکارە ئەوم زیاتر بۆ ڕوونکەیتەوە ئێوە ڕێگە بە مامۆستایەکی خۆتان نادەن لە پەیمانگا و لە شوێنەکاندا وانی تایبەت وڵەتەوە نە لێم تێبگە مامۆستایەک بۆ نمونە لە ئامادەی شەیدارامە دەستی خوێندکاری شەیدارامدا بۆی نییە خوێندکارێکی شەیدارام ئێوارە بباتەوە دەورەی پێ بکاتەوە چاودێری خۆی ئەو دەورەیە مامۆستایە دەرزەدا حتمما هەیە لە هەرکەی سکاڵا بێ بەڵام بەشێکی کە سوکارەکەی هاوکاری ئێمە نابێ بەشێکی لێمە لە ناوەندەکانی خوێندنە چەند فشارمان لەسەر کەمی بینا لەسەر کەمی شوێن بەڵام ناڵێن خوێندکارێکی زۆر بەتایبەت پۆلی دوانزەکان لە یەک پۆلاکۆ بکرێتەوە بەڵام ڕۆن لە مەحەدێکی ئەلی خوێندکارێکی زۆر لە شوێنەکە دانن ئەمەشە لە ڕقابەی ئێمە ئەتوانین ئێمە ئەوانەی بواری حکومیە و ناحکومیە سەرپەرشتی بکەن و چاودێری بکەن ئێمە لێرە پێویستمان بە هاوکاری کە سوکاری خوێندکارەیە باوکو دایکی هەیە با وازە چاولێکەری بێن منەوەی مامۆستا شێرزاد باسی سۆشیال میدیایکە ڕاستەکە من زۆر تەهینەیە زۆر کاریگەری لەسەر دەرونی خوێندکاریش دروست کردووە ئەم مامۆستایە هەرچی پرسیارێ و هەرچی خولێ بەشداری کە هەموو دەرزەکانی سەدە تێرێ ئەم مامۆستایە وایە جۆرێک لە پڕووباگەندە دەکرێت خەڵک زیاتر تەرکیزی لەسەرە بڕۆ سەیری پرسیارەکانی ئەم ساڵ و دەیان ساڵی تر بکە لە پێشووە هیچ بابەتێک لە دەرەوەی منهەجی کتێبەکە نهاتێتەوە مامۆستایە ڕۆیشتووە کۆمەڵی مەرزەمەی داناوە دەیان جانێمە ئیجراعات کراوە لە ڕێگەی خۆمانەوە لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندەوە لە ڕێگەی دام و دەستگا ئەمریکانەوە کراوە و سکاڵامان خۆمانش سکاڵامان کردووە لە هەندێک حاڵەت ئێمەش دەست بەسترا و ناتوانین بڕۆینە دەرەوەی مەجالەکەی خۆمان بۆیە ئەمە ئێستش دەڵێم پێویست دەکات ڕێکخرێتەوە و جۆرێک لە شڵژان دروست ئەبێ لە هەموو ناوەندەکانی خوێندن جۆرێک لە مەسروفی زیادە لەسەر کە سوکاری خوێندکار دروست دەبێ من ئەم قسەیە دەکەم لە بەردەم ئێوە بە بەڵگەشەوەڵێم ئەو خوێندکارانەی لە یەک و تا ئاستی دەیە من یەک خوێندکاریم بۆ بێرەوە کە بە دەورەی تایبەت ڕێژەکەی بەرزکرا بێتەوە چکە خوێندکارە بڕۆ بۆ ئاستی نۆکەی ئێستا ئەم نمایی کە ئێستا قسەد لەسەرەکەم لە 2020 بوو کاتی کۆرۆناکە بوو یەکەم بوو لەسەر خوێندرگاکەی خۆی لەسەر هەموو گەرمیان لەسەر هەموو کەلار هەری 100% هەموو دەرسەکانی 100% بوو لە پۆلی نوۆی بنەڕەتی ئێستا لە پۆلی شەڕوا بووە نە مامۆسای تایبەتی بووە ئەگەر مامۆسای تایبەتی بە یەکی سەرەتایی دە لە دەیە 100% هەموو بابەتەکان هێناوە هەر بابەتی لەسەر دەبوو یا لەسەر 100% هێناوە ئێمە لە یەکی ابتیدایی خۆ مامۆستای تایبەتی نەبوو بڕۆ بۆ دووەم بڕۆ بۆ سێم بڕۆ بۆ دێم بەڵام جۆرێکە لە چاولێکەری من بە هیچ شێوەیەک لەگەڵیانیم و پشگیریشی ناکەم ئەگەر من بۆ قسەیەک دەکەم لەوانەیە بۆ خۆم وەکو کەسایەتی خۆمیش لەسرم بکەوێ بۆ یەک پەیمانگە لەو پەیمانگەیانە و لەو قوتابخانانە بۆ تەنانەت بۆ هۆی نیش نەچوومە بۆ هەندێک سەردان و ناسەباتی تایبەتیانش نەچوومە بۆی نەبێتە بانگەشێکی غێر مباشر ناڕاستەوخۆ بۆ ئەو حاڵەتە بۆیە من زۆر تەرکیز لەسەر کەرتی گشتیەکەمەوە لەسەر کەرتی حکومیەکەمەوە چی مامۆستاکانیان چی منهەجەکەی چی پلانەکەی و دەبێ وەزارەتی پەروەردە زۆر زۆر باشە کولفەیەکی ئێجگار زۆری لەسەر خەڵکی دروست کردووە زۆر باشە مامۆستا شێرزاد سەرت دچێ لەسەر ئەو قسانەی مامۆستا عەدالەت کە مامۆستا عەدالەت سوپاسێکم سوپاس بۆ دڵسۆزی و دەربڕینی هەندێک جار وتی هەندێک شتەیە لەسەر خۆشمەکەوێ بۆ لەسەرەکەوێت چونکە کەرتی گشتی با ئێمە واقعی بین بۆ منیش بۆ مامۆستا عەدالەت و بۆ وەزیری پەروەردەش کەرتی گشتی بیناکانی خراپە کەرتی گشتی مرۆک ڕێکخراوی ماڵی هاوکاران لەگەڵ ئەو برا ئازیزانم مامۆستا مەلا ئامانج و کاکسەی نەجات و هاوڕێ ئازیزانم ئێمە نزیکەی 35 قوتابخانە وایت بۆردمان بۆ کڕیوە کە با بڵین سەبورە ئێستا پێڵێن وایت بۆرد وایت بۆردی نەبووە خوێنکارێک بەرامبەر ئەم وایت بۆردە کە سکرینەکەیەتی کە شاشەکەیەتی خراپ بێ ماجیشی مامۆستاکە خراپ بێت کەواتە کەرتی گشتی خۆی مەجای داوە شتی کە دروست بێ کە من لێرە ماڵی خۆم جوان کرد کەرتی گشتیم جوان کرد گرنگجی تەواوم بە مامۆستا عەدالەت و هەموو مامۆستایانی گەرمیان و چەمچەماڵ و کوردستاندا
کەرتی تایبەت دروست نابێ کەرتی تایبەت وەک ضرورياتێک ئێستا دروست بووە بۆ لەبەرەوەی وایوتم وەکو نمونە بەسیترین نمونە کە بۆ پێنایتە وایت بۆردی لێ نییە بیناکەی وێرانە ئێمە لە ئۆردوگای شۆڕش سەناحی شۆڕشە چکە هەر ئۆردوگایە لە خوێندنەوەی ئێمە چکە بە زۆر دروست کراوە شوێن هەیە ئەبێ ئەم مناڵە کە پۆلی یەکی سەرەتاییە ئەبێ نیو کاژمێر بە پێ ببڕێ بە گەرما و سەرما تا بگاتە قوتابخانەیەکی کە لە دوایینەوە تویەکە قوتابخانەی بۆ دروست نەکراوە ئێمە ئێستاوە چەندمانیە کە بەردی بناغەمان داناوە لە ڕێی چەند خوێرخوازێکەوە من بەناو ڕێکخراوی ماڵی هاوکارانەوە سوپاسی تایبەتیم بۆ هەموو ئەو خێرخوازانە هەیە کە لە پشتەوەی ماڵی هاوکاران تا ئەگاتە 45 خانوو دروست کرێ تا ئەگاتە ئەوەی قوتابخانەکان نوێژەنکەینەوە تا ئەگاتە ئەوەی هەموو جەژنانێک ئێمە سەبەتەی خۆراک بۆ ماڵە هەژارانە بەرین کاک سەرتیب باوەڕێکی پێش دەژن ماڵێکی دوو خوێنکاریان هەیە هەردووچی شەکرەی هەیە نەخۆشی شەکرە بەڵێ تەدارێکی جەژنیان نەبووە جەژنکەن یعنی تۆ بیرکەرەوە تا چەند کاریگەری لەسەر ژینگەی خوێنکارەکە دروست زۆر کاریگەریە بە کاریگەری چی ئێمە نامەوێت لەم شاشەیەوە هەندێک شتەیە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوشتن هەیە ئایا ڕێژەی خۆکوشتنی ئەم ساڵ زیاتر نییە لە پار ئایا ڕێژەی خۆ سەر هەڵگرتنی مناڵانمان لەم ساڵ زیاتر نییە لە پار ئایا ڕێژەی ناومێدی و بێزاریمان ئەم ساڵ زیاتر نییە لە پار ئایا ڕێژەی کێشانی نێرگەلە و چوونە کافێ و بێزاریمان لە نێو مناڵانمان لە نێو گەنجانمان لە نێو ئامادەیەکانمان لە نێو خوێنکارانی زانکۆیە ئەم ساڵ زیاتر نییە لە پار کەواتە ئەم کۆمەلگایە ڕووە و ئیفلاسە ڕوا ڕۆ وێرانیە ڕوا چێ ڕایگرتووە یەک تەوازنێکەیە ئەوش ئیلاهیە دایەتێ دەست چێ دایەتێ دەست کە ماڕەبەیانی سەغیرە دایەتێ دەست دایک و باوکەکان بەداخەوە کە من لێرەوە جێی شانازی منە هەنار کە لە تەمەنی 5 ساڵی و باوکی نەماوە کەواتە دایکی جێی باوک و دایکشی گرتوێتەوە جێی ئەو ڕەبەیانی سەغیرەی بۆ گرتوێتەوە ئەوە نایەڵێم کۆمەلگایە بکەوێ دایک و باوکەکانی نەیانێشتوە تا ئێستا کۆمەلگای کوردی تووشی وێرانی بێت ئەجینا کەرتی گشتی خۆی مەجال ئەدات کە هەکسەتی خۆی مەجال ئەدات ئەجینا وەرن ئێستا هەر ئێستا با مامۆستا عەدالەت و وەزارەتی پەروەردە ئێستا لیژنەیە دەرکا بچێ بۆ بازار پێویست ناکە بچێ بۆ لای مامۆستاکان بزانم هەموو بەردەرچی سەرا و هەموو شوێنەکان پڕ نییە لە مەلزەمە بزانم شەوانی ئیمتیحانەکانی پۆلی 6 لە ئەنواع سۆشیال میدیا و ئەسیلە ئەنێرێت نازانم ئەمەڵێ پرسیارەکەی منی نەبێ کە خۆشبەختانە من ئەلێرەوە سوپاسی لیژنەی ئەزمونە گشتیەکانی وەزارەتی پەروەردەکەم کە توانیان زۆر محکەمانە ئیشی خۆیان بکەن من ئاگادارم بەڕێوبەری پەروەردەکان سەعات 2 شەو ئەبوو لە پەروەردەی هەولێرەوە لە پەروەردەی گشتی هەولێرەوە لە ئەزمونەکانەوە ئەسیلەیان وەرگرتایە بۆ چواری بەیانی بگەشتنایەتە سلێمانی لە چوارەوە بۆ 6 بەیانی بگەشتنایەتە شار و شارۆچکەکان بۆ ئەوەی ئەمە سیلانە ئیش پێ نەکرێ و من سوپاسیشانەکەم کە نەیانێشتۆ بەڵام سوۆسیال میدیا واناڵێ سوۆسیال میدیاڵێ ئەسیلەکە لای منە سوۆسیال میدیاڵێ مەلزەمەکە لای منە کات سەتیب تۆ مناڵێک کە تەبێ پۆلی 12 بێ ئەم شەو پێت بڵێن ئەسیلەکە بەونە دینارە لە بەردەرچی سەرا ئەزانی چی حاڵەتێکی دەرونیە ئینسان پڕی پێ بە کەواتە ئێمە بێ فیلتەر دانین و داواکاری گشتی بێتە سەرخەت و وەزارەتی پەروەردە ڕێگە نەدا سزا دابنێن کاکە سزا دابنێن بۆی ئەم مناڵانەمان ئەوەی تا ئێستا سەرگەردان بووین لەمە زیاتر نەڕوات چاوت ماچەکەم دەستخۆش کاک شێرزاد کاک عەدالەت بۆ دواوتە دێمەوە لای جەنابەت هەر کۆتاییەکانی قسەکانی کاک شێرزاد دەکەم بە پرسیارێک بەو پەڕی دەستخۆشیەوە ئەویش باسی کرد کە لە ڕووی ئەمنیەتەوە هەوڵی تاقیکردنەوەکان باش پارێزراو بوو پلانتان چییە بۆ خولی دووەم و ئەگەر پەیامێکی کۆتایی دەبێ بۆ خوێندکاران هەر قسەیەکە دەیە فەرموو وەڵام من خاڵێکم هەبوو ئەتوانم بڵێم پاشباوی قسەکانی پێشم بوو فەرموو یەکێک لەو خوێندکارانەی کە لای ئێمە یەکێک لەو خوێندکاران لای ئەمە کە بڵێن ڕێژەیەکی زۆر باشیە نابوو پەیمانگایەکی ئەهلی ڕۆیشت بوو داوای لێکردبوو زانی خوێندکارێکی باشە داوای لێکردوتی بێ لە پەیمانگەی ئێمە و خۆت و چەند خوێندکارێکی تر بێن بۆ ئەوی لای ئەمە بەبێ مقابل بەبێ هیچ شتێک ئەتوانین بڵین پاداشتێکی معنەوی تانشەکەین خوڵ بکەنەوە بەس بۆی بێتە ناوبانگێک بۆ پەیمانەکەمان بۆی خەڵک زیاتر ڕوومان لێ بکە باوکی خوێندکارەکە لەبەر خۆی ئاستی ڕۆشنبیری باش بوو خۆی ئاستی تێگەیشتنی واقعانە بوو نەهێشت بوو بڕوا تی لەبەر ئەوەی نەبمە هۆکارێک بۆی هاندەری خەڵکی فەقیر و هەژار مناڵەکانیان ناچار بکەن بڕوا بۆ پەیمانگەیە ئیشی لەسەرکە ئێمە مامۆستا شێرزاد خۆشایەتێکی باشیدا لە ساڵانی پێشۆ بە تایبەت ئەم ساڵتر زۆر محکەم بووە زۆر
هیچ شێوەیەک لە شێوەکان دزە بە هیچ جۆرێک پرسیارەکان نەکراوە ئەوەشی هەر جۆرە حاڵەتێک ویستی بێتی دزی بکە بە هەموو شێوەیەک ڕێگەی پێ نەدراوە و ئیجراعات بەرامبەر ئێمە لە سروری هەموو پەروەردەکە ئێمە یەک حاڵەتی لەو گزیکردنە هەبوو مەجالیشمان نەدا و ئیجرایشی لەگەڵا کرا و کۆهین بووە لە خولی دووەمشە هەموو ئامادەکاریە کرا وەزارەتی پەروەردە پلانێکی ئێجگار باشی ئەم ساڵدانا بوو و مەحکەم بوو و هیچ مەجالێکەوەی تیانێش جۆرێ بەڵام مۆزوعی سوۆسیال میدیا و لە دەسەڵاتی ئێمە نیە ئەمە لە مەجای پەروەردە قسەکەم سوۆسیال میدیا زۆر لە ئێمە گەورەترە بێ ئیشی لەسەر بکە بۆ ئەوی خوێندکار لە ڕووی دەرونیەوە ئیشی لەسەر بکە بە تایبەت ئەعلام دەوری زۆر گرنگە بینێ و ئەو کەناڵانە دەبێت ئێمە ئەوەی وەکو خۆمان و بەرنامەی خۆمان و پلانی خۆمانەیە گەشتبینین خولی دووەمیش وەکو خولی یەکەم زۆر بەباشی بۆ لێ داوە لە سەرجەم ئەو خوێندکارانەکەم کە مانەتەوە بۆ خولی دۆم ئەوەی بۆ دەرچوونە ئەوەی بۆ دەرچوونی نمرەی زۆر باشە کە لای ئێمە وەکو یەکە من بۆتم باس کرد ئێمە پەروەردە مەسئولین لەو خوێندکاری کە دەرناچێت لەو خوێندکارەی کە یەکەمە بێ لەسەر ئاسی کورسان ئێمە بە یەک چاو سەیرەکەین و لەبەرەوە ئەرکە لەسەر ئێمە بتوانین بناغی ئەو تاکە دروستکەین بە ئاپتاکێکی پەروەردەی بۆی لە ئایندەدا بێتە تاکێکی پێشکەوت و کۆمەلگایەک لە کۆمەلگاکە سوودی لە ببینێ و یەکێک لەو سێکتەرانەی لەناو کۆمەلگایە پێویستی پێ بێ ئێمە بتوانین لەژێر دەستی ئێمەوە ئەو خوێندکارە پێ بگەێنین قازانجێکی بە کۆمەلگاکە بە خێزانەکە بە شارەکە بگەێنێ. من سپاسی ئەوەش دەکەم گرنگیەکی زۆر باشتان بەم مەجالەدا ومێدەوم هەموو کەناڵەکانی تر و هەموو ئەوانی کە لە هەر مەجالەکە ئیش دەکەن پشتیوانێکی باشی پەروەردە لەبەرە پەروەردە پێویستی بە پشتیوانی هەموو خەڵکێکەیە پێش هەموو کەسێ باوکو دایکی خوێندکارە. زۆر سپاس بۆ بەڕێز عەدالەت لەتیف بەڕێوەبەری پەروەردەی کەلا ڕاستەوخۆ لە گەریمانەوە لەگەڵمان بووی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە زۆر سپاس بۆ بەڕێز کاک شێرزاد حەسەن نووسەر سەرۆکی ڕێکخراوی ماڵی هاوکاران زۆر زۆر بەخێر بی کاک شێرزاد سپاس بۆ سەرنجەکانی تۆ بەڕێزان ومێدەوارم بە سەرنجەوە گوێتان لە قسەکانی هەردوو میوانە بەڕێزەکەی من گرت بێ و دڵنیابە لەوەی کە نمرەکە دیان بڕوانامەکەت بە تەنها ئایندەی تۆ دیاری ناکە بەڵکو زۆر بواری دیکە هەیە کە تۆ دەتوانی سەرکەوتنەکانی خۆتی تیا بنووسیتەوە مێدەوارین کە خوێندکاران لە خولی دووەمدا سەرکەوتوو بن و جارێکتر پیرۆزبایی بۆ وانی کە نمرەی باشیان هێناوە سەرکەوتن بۆ وانەشی کە نمرەکانە لە ئاسی چاوەڕوانی خۆیاندانە بوو سپاس کە تا ئێستا بینەربان بوون هەر شاد بن.